تەوەری دۆمان تەوەرێکی تایبەتە و بۆ جیاوازیشە. باس لا قاوە دەکەین بێگومان ئەوانەی کە قاوەخۆرێکی باشن بەیانیان کە هەڵدەچن یەکەم شتکەبیەکەن قاوەیەک دەخۆنەوە لەبەرەوەی کافاینی تیا و وزێکی باش دەبەخشێت. ئەمڕۆ باس لەو دەکەین کە جۆرەکانی قاوە کامانن و بەچی شەوازێک ئامادە دەکرێت و خۆشترین جۆریشیان بەپێی خواستی کەسەکان دەگۆڕێ، بەڵام لێرە دەپرسین کە چۆن ئامادە دەکرێن بۆی کە سوودێکمان پێ بگاوە بزانین سوودەکانی چین و زیانەکانی چین. چەندین پرسیار دەکەین سەبارەت بە قاوە چونکە بە جۆرێک لە جۆرەکان قاوە بۆ تشتێکی جیهانی و شتێکی تایبەت کە لە هەموو جیهاندا گرنگی پێدەدرێت و دەخورێتەوە بە میوانداری زۆر بەڕێز. کاک منیر مختار شارەزای جۆرەکانی قاوە. کاک منیر بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونی لە پایانەوەش، خۆشحاڵ بێیت. خێر بێ. سەرتا ئەگەر پێناسەیەکی قاوە بکەی و هۆکارچێک لە ئێستادا بۆتە شێوازێک لە شێوازە باوەکان و لە هەموو جیهاندا دەخورێتەوە گرنگی پێدەدرێت. بەڵێ سەرەتا سپاس بۆم دەرفەتە. قاوە لە ئێستا باوترین دڵخوازترین خواردنەوەی گەرمە لە جیهانە. هۆکاری ئەوەی کە خەڵک بە ڕێژەیەکی زۆر چۆن بڵێ وابەستەی خواردنەوەی ئەم خواردنەوە گەرمە بوون ئەوەیە کە قاوە دەوڵەمەندە بە کۆمەڵێک پێک هاتەکە لە ناویدابوونی هەیە، ئەوانیش سوودی هەیە بۆ تەندروستی مرۆڤ، بۆ چالاکی مرۆڤ لە ڕۆژە. بۆ نمونە ئێمە لە قاوەیە کافاینمان هەیە، قاوە دەوڵەمەندە بە کافاین. بۆ هەر 100 گرام لە قاوە تۆ ئەتوانی بڵیت تقریباً 49 میلیگرام کافاینمان دەست ئەکەوێت، بێ لەوەی کە ئەتوانی بڵی پۆتاسیۆمان دەست ئەکەوێت لەگەڵ یا سۆدیۆمان دەست ئەکەوێت. بەڵام وەکو سەبەبی ڕئیسی کە دڵخوازە لە ناو خەڵکە لەبەر ئەو بڕە کافاینە زۆرەیە کە تایەتی، لەبەر ئەوەی کە کافاین ئەتوانین بڵین سوودێکی باشی هەیە بۆ چالاکردنی کاری ڕۆژانەمان و بۆ ئارامی دەروونمان. کاک منیر با بڵێن قاوە تقریباً هەم کۆنەوە هەم زۆریش کۆن نییە. شارەزایت لە مێژووی قاوەیە کەی دۆزراوەتەوە، لەکوێ دۆزراوەتەوە یان چۆن دۆزراوەتەوە؟ بە دەقیقی ناتوانیت 100% بڵی قاوە فلان کات لە فلان شوێن دۆزرایەوە، بەڵام ئەوەی کە هەیە ئەفسانەیەک هەیە باسیەوە کات کە لە وڵاتی ئەسیوبیا لە تقریباً سەدەکانی 15 قاوە لەلایەن شوانێکەوە دۆزراوەتەوە. ئەفسانەیەکی جوانە یعنی لەسەر مێژووی قاوە. ئەم شوانە یعنی دیقەتی ئەوە یاوە کە ئەو مەڕووماڵاتی کە هەیەی ئەو بزنانی کە هەیەی دوای ئەوەی کە لە بەروبوومی جۆرەدارێکی دیاریکراو ئەخۆن چالاکی ڕۆژانیان زیاتر ئەکات، چست و چالاکترن و زیان زیاترتیایە، تەنانەت کاریگەری لەسەر شێوازی خەوتنی هەبووە، هی مەڕووماڵاتەکانی شێوازی خەوتنیان تێک چووە. یعنی بووە بە پرسیار بووی و بە دوواداچوونی بۆ ئەم هۆکاری ئەم گۆڕانی ئاینەکە بە دوواداچوونی کردووە، هەستی کردووە کە کاتێک لە بەروبوومی ئەمدارە دیاری کراوە ئەخۆن شێوازی چالاکیان فەرقەکات، لەبەرەوە بووە بە پرسیار لە ناو خەڵکی ئەو وڵاتەیە. دواتر هاتوون بەحسیان لەسەر کردووە ئایان دارە چییە، لێکۆڵینەوەیان لەسەر کردووە، زانیاریان پیا کردووە کەم دارە بڕێکی باش کافاینی تایە. تەنانە دەو کاتە پیانەوت جێلاسی وزەبەخش لە ئەسیوبیا بە جێلاسی وزەبەخش ناویانە برد. دوا بە دوای ئەوە گەڕانی زیاتر و سێرچی زیاتر توانیان بگەن بەوەی کە ئەم دارە ڕێژەیەکی باش کافاینی تایە. ئەو کاتەش ناویاننا داری کۆفیە. داری کۆفیە. زۆر باشە. باست لە پەرسەندنەکەی کرد کەواتە وڵاتانە کامن کە زیاتر قاو بەرهەم دەهێنن. بەڵێ خۆی بیدایەت کە قاوە دۆزرایەوە لە سەدەی 15مە لە یەمەن پەرەی سند زیاتر لە یەمەن بڵاو بووە. دواتر لە سەدەی 16 بڵاو بووە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتی وڵاتەکانی فارس، تورکیا، میسر، سعودیە، کۆمەڵە وڵاتی عەرەبی دەستێکی باشیان هەبوو لە بەکارهێنانی قاوە، نەک چاندن نەک بەرهەمهێنان، بەکارهێنان و بڵاوبوونەوە وەکو بەکارهێنەر. لە سەدەی حەڤەیە گەشتە ئەوروپا، تەنانەت لە ناوەڕاستەکانی سەدەی حەڤەیە لە ناو شاری لەندەن لە بەریتانیا 300 قاوەخانە هەبوو. لە ناوەڕاستەکانی سەدەی حەڤەیە 300 قاوەخانە هەبوو لە شاری لەندەن و بەڵام
وەکو ئەکسەریەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باوتر بووە لەبەرەوەی کە نزیک بوون لە وڵاتانی کە بۆ نمونە یەمەن و ئەسیوبیا بەرهەمێنەری قاوەن ئەو کاتە بەرهەمێنەری سەرەکی قاوە ئەو وڵاتانە بوون لەبەرەوە زیاتر باوتر بوو لەناو ڕۆژهەڵاتی ئەو کاتەش تقریبا سەردەمی دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان سلێمانی قانونی لە ساڵانی 1534 تا بەرەوسەر کە قاوە چێتە ئیستانبوڵیان ئەوان هەوازان ئەوەشە زیاتر لەڵێن قاوەی تورکی خۆیانە بەس مۆرگەکەیان خۆیان ئێمە کە ئەڵێن بۆ نمونە کە ئەڵێن قاوەی تورکی مەبەستمان لە ئۆریجنی قاوەکە نیە مەبەستمان لە ئەو شوێنە نییە کە قاوەکەی لێ دروستەکرێت مەبەستمان لە شێوازی دروستکردنی قاوەکەی بەڵێ ئێمە کە ئەڵین قاوەی ئیتالی مەبەستمان ئەوە نیە کە لە ئیتالیا بەرهەم ئەهێنرێت و ئەچێنرێت مەبەستمان ئەوەی ئەم شێوازە بە شێوازی ئیتالی دروستکراوە لە ئەوە شەکە کۆمەڵێک جیاوازی دروست کردووە لە بینی قاوەکانە ئەو کاتەکە لە وڵاتە عەرەبیەکانیش لە سەدەی 16 بڵاو بووە تەنانەت دەو کاتی کە حاجیەکان ئەچوون بۆ فەریزەی حەج بەجێهێنان لە سعودی ئایان خوارد پیانەوت شەرابی عەرەبی بە شەرابی عەرەبی ناویانە برد ئەو کاتە لای خەڵک شتێکی ناموو بوو تەنانەت لە سەدەی حەڤەیە کە چۆنە و ئەوروپاوە ئەوروپیەکان بە ڕەچەتەی شەیتان ناویانە برد پیان وا بوو ئەمە خواردنەوەیەکی سحریە بەڵام دواتر بە سێرچ و بە گەڕان و بە زانینی ناوەڕۆکی قاوە و سوودەکانی قاوە و هۆکارەکانی کە قاوە لە ئینسانەکات کە زیاتر چالاک بێت و زەبەخشتر بێت دەری خستکە دارێکە و سوودێکی زۆری هەیە و بە بڵاوبوونەوەی معلوماتەکان زۆربەی وڵاتانی عالەم بە تایبەتی لە بەشی ئەمریکای لاتین و ئەفریقا کارێکی باشیان لەسەر ئەوە کرد کە ئەم بەرهەمە بەرهەم بێنن لە وڵاتەکەیانە و بە ئێستا شۆ سوودێکی بازرگانی گەورەی هەیە بۆ وڵاتان کەواتە ئێستا چ وڵاتێک بەناوبانگە بۆ بەرهەمهێنانی قاوەتە داری قاوەکەی هێنانی قاوە ئێمە جیالەوەی کە باسی ئەوە بکەین کێیەکەم وڵات کە وتمان بۆ بەرهەمهێنان زۆرترین ڕێژەی بەرهەمهێنان لە ئێستاە وڵاتی بەرازیلە ئەتوانین بڵین لە 130 بۆ لە 135 قاوەی هەموو دنیا لە وڵاتی بەرازیل بەرهەمێت بە دوای ئەوە ڤێتنامە لە 170 قاوەی هەموو دنیا لە وڵاتی ڤێتنام بەرهەمێت بە دوای ئەوە کۆلۆمبیا لە 180 قاوەی هەموو دنیا کۆلۆمبیا بەرهەمێت بە دوای ئەوە ئەسیوبیا بە دوای ئەوە کۆمەڵە وڵاتی ئەمریکای لاتینە لەگەڵ کۆمەڵە وڵاتی ئەفریقا هۆکاری ئەوەی کە ئەم وڵاتانەش دەستێکی باڵایان هەیە لە بەرهەمێنانی قاوەیە ئەگەڕێتەوە بۆ ئەو ناوچە جوگرافی کە لە وڵات کەشوهەواکەی لەبارەیانی بەڵێ کەشوهەوای ئەو وڵاتانە زیاتر لەبارە بۆ بەرهەمهێنانی قاو ئەی ئێستا لە چی وڵاتێک زیاتر خوڕێتەوە ئەوەی کە باو بێ هەر چەرەشتەکە بۆ بە جیهانی بەڵێ وەکو خواردنەوە ئێمە توانین بە دوو نوع پێوەریکەین پێوەرێکیان ئەگەر باسی زۆرترین ڕێژەی قاوە خواردنەوە و بەکارهێنان بکەین وڵاتی ئەمریکایە لەبەرەوەی هەم ڕێژەی دانیشتوانی زۆرە هەم لە کولتوری ئەمریکیا قاوە شتێکی سەرەکیە خواردنەوەیکی گەرمی سەرەکیە بەڵام ئەگەر بیتە سەر بەکارهێنان لەلایەن تاکەوە وڵاتی فنلەندا زۆرترین ڕێژەی بەکارهێنەری قاوەی هەیە کە هەر تاکێک لە وڵاتی فنلەندا لە ساڵێکە 26 پاوەند قاوە ئەخوا 26 پاوەند ئەگەر بین بیکەین بە کیلۆگرام 12 کیلۆگرامەکات ئەگەر بین تەقسیمی ساڵەکەی کەین مانگی کیلۆگرامێک قاوە ئەخوا ئەگەر بین تەقسیمی ڕۆژەکەی کەین ڕۆژی 33 گرام قاوە ئەخوا هەر تاکیشی فنلەندی 33 گرام قاوەکە لە ڕۆژێکا 4 قاوە ئاکات لەبەر ئەوە فنلەندیەکان زۆرترین ڕێژەی قاوە خواردنیان هەیە ڕۆژانە وەکو تاک وەکو خواردنی گشتی لە ئەمریکا زیاترە خوێت بە دوای فنلەندا وڵاتەکانی نەمسا و نەرویج و سوید و ئایسلند و ئەوانێت بە تایبەتی لە چۆن بڵێیت کیشوەری ئەوروپایە خەڵک زیاتر پابەندە بە خواردنەوەی قاوە لە ڕۆژانە بەیانیان بێت ئەو کاتانی کە پێویستێتی وەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێژێکی بەرچاو و زیاتر لە ئەوروپایە هەیە قاوە خواردن کاک منیر ئێستا یەکێک لە من پرسیە مەسەڵەن وەسفی جیاواز گوێزم بۆ پۆلێن کە یان چۆن بیناسیتەوە یا هەنار تجروبەی حیاتیان لە برێ مەنتیقی خۆمانە هەبووە تەنان ترێژ توانین تۆزێ ڕێی هەبە یان قسە لەسەر بکەین قاوەش هەر یەک جۆردار قاوە یاخود نا چەندین جۆری قاوەمان هەیە یاخود دارەکان جیاوازن یا هەر یەک قاوەیە و تەواو جۆری تری نییە بەڵێ دارەکانی قاوە
لە دنیاە جۆریان زۆرە تەنانەت لە هەر وڵاتێکی بەرهەمهێنەری قاوە وەکو بۆ نمونە بەرازیل شارەزایان مەزەندەیەکەن کە لە هەر وڵاتێکی بەرهەمهێنەری قاوە 6 جۆر قاوەمان هەیە بەناوبانگترین و باوترین جۆری قاوەکان ئەکەوێتە وڵاتی مەکسیک و وڵاتی بەرازیلەوە لەبەروی ڕێژێکی زۆر زۆر بەرهەمهێنانیان هەیە لەبەرەوە کۆمەڵێک جیاوازی دروست بووە ئەم جیاوازیانەش ئەتوانین بڵین جۆری ئەو نەمامەی کە ئەچێنرێت لە بیدایەتە و جوگرافیای ئەو وڵاتە گۆڕانکاری بەسەر ئەو جیاوازیانە ئاهێنێت بەڵام وەکو ئەوەی کە بڵیت جیاوازی سەرەکی ئێمە دوو نۆعی سەرەکی دەنگی قاوەمان هەیە لە دنیاە ئەوانیش ڕۆبوستا و عەرەبیکان هەریەکە و خاصیەتی خۆی هەیە هەریەکە و لە خواردنەوەیە جیاوازی کەی هەیە لەگەڵ ئەوی ترا ئەوانیش تەفاسیلەکە تۆزێک ڕۆسووری ئەوێت لەبەر هەر بەسادەی بۆی بینەرانیشمانس ئەوەی قاوەی لەسەر مێزەکە هەیە کاک مدیر مەسەلێکی زۆر تۆخترێنێکی کاڵترە ئەمە هەر خۆی تەبیعی وایە یان دوو بەشن بلکاون بەیەکە یان چۆن هاتی ئێگا زیاتر یا کەمتر پێگا بەڵێ خۆی کە بیدایەت پرۆسەی چاندنی قاوە و تا ئەگاتە ئەم قاوەی کە لە بەردەست ملوت وایە پرۆسەیەکی دوور و درێژە بۆ نمونە بیدایەت ئەو کەسانی خاڵێکی جەوهەری هەیە لێرەیە چییە ئەم وڵاتانی کە بەرهەمهێنان بە قاوە واکەن دەستێکی باشی یعنی چۆن بڵێ هاوکاریەکی باشی گەنجانیان کردووە بۆ ئەوەی کە دەستی کاریان هەبێت هەلیان ڕەخساندووە بۆ گەنج بۆ کارکردن بۆ لەبەرەوەی قاوە لە ناوچە شاخاویەکان زیاتر لە ناوچە سەختەکان بەرهەمیێت ئەمەش وەکو چۆن بڵێ ناڵم نەیانتوانیوە بەڵام بۆ ئەوەی هەلی زیاتری کار بڕەخسێنن خەڵکەکە خۆیان کارەکەن هەلێکی کاری باشی ڕەخساندووە لە وڵاتانەیە دەستێکی باشی کاری ڕەخساندووە دوای ئەوە لە زۆربەی وڵاتان قاوە لە ڕووی بازرگانیوە لە دوای نەوتێت باشترین داهاتی هەیە بۆ ئەو وڵاتە ئەگەر بینە سەر ئەوەی کە فەرقی ئەم قاوانە چییە بیدایەت ئەم دارە پێوترێت جەلاسی قاوە کە بە دارەکەوەی لێ ئەکرێتەوە ئەم جەلاسی قاوەیە دوو دەنگ ڕویان لە یەکتریە لەناو ئەم جێلاسەیە دوو دەنگی قاوە بە سەوزی ئەتەکێنرێت بیدایەت دواتر ئەچێتە بواری وشکردنەوە و ڕۆستکردنەوە کە چووە بواری ڕۆستکردنەوە ئەو ڕەنگە جیاوازانەی لێ دروستە بێت لەبەرەوەی ڕۆستکردن تایمەکانی ڕۆستکردن جیاوازیان هەیە بۆ نمونە لە لایتەوە دەست پێکات لە ڕوونەوە بۆ نمونە دەنگی تایە کاڵە دوای ئەچێ بەرەو میدیەم دوای ئەچێ بەرەو دارک کۆمەڵک پۆپیکەی لێبێتەوە لەو بینە بەڵام جیاوازی لە برژاندنی ئەم قاوەیە جیاوازیکیش لە تامەکەیە دروستەکات و جیاوازیکیش لە توانای قاوەکە دروستەکات بێتەوە کە باس لە قاوە دەکرێت هەمیشە و لە خواردنەوەکانە هەمیشە باس لە ڕۆ تەندروستێکی یەکرێ جا لێرە دەمێ بپرسم سوود و زیانەکانی قاو خواردنەوە چی؟ بەڵێ لە ڕووی تەندروستیەوە ئەوە پێم وا بێت راپۆرتی تایبەت هەیە کە کەسی پسپۆر بڵاوی کردوێتەوە بەڵام وەکو بەرچاوبوونیەک بە شێوەیەکی گشتی قاوە لە ڕووی تەندروستیەوە چۆن بڵێیت سوودێکی باشی هەیە سوودێکی ئەرێنی هەیە بۆ تەندروستی لە کۆمەڵێک شت ئەتپارێزێت بۆ نمونە قاوە لە نەخۆشی ئەلزهایمەر ئەتپارێزێت قاوە سوودی هەیە بۆ دڵ بۆ سوڕی خوێن قاوە سوودی هەیە بۆ تواننەوەی چەوری لە لەشە لەبەروی ئەمە خۆی لە خۆیان بابەتێکی جیاوازە لەبەروی کە قاوە کلۆرۆجینی تیا دەوڵەمەنە بە کلۆرۆجین بەڵام ئەگەر قاوەکە بە سەوزی بکوڵندرێت کلۆرۆجینی زیاتر تایە کلۆرۆجینیش کار لەسەر تواننەوەی چەوری جسمەکات جالەوە سوودی هەیە بۆ پێست جالەوە سوودی هەیە بۆی کە دوور تەخاتەوە لە نەخۆشی شەکری جۆری دوو جالەوە سوودی هەیە بۆ ئەوەی کە سوودێکی باشی هەیە بۆ ئەو کەسانی کە تا ڕادەیەک لەگەڵ نەخۆشی خۆمۆکیان خۆ زۆر زیانێکی باڵێن زۆر کاری بەهێز هیچ نییە لە راپۆرتە پزیشکەکان بەڵێ وەکو زیانە بەڵام ئێمە ئەتوانین باسی ئەوە بکەین کە ئایا زۆر خواردنەوەی قاوا بێتە هۆی چی ئەمیش خاڵەکە ناتوانیت بڵێ بۆ هەموو کەسێک بەم شێوازێ زۆر خواردنەوەی قاوا کۆمەڵێک
خاڵ بەجێ هێڵە دوای خە زۆر چەندێکە مەسەنگەر بۆ نمونە- بۆنمە بەردەوام کەسێک چی بکە ئەچێتە قاڵبی ئەو زۆرەوە بەڵێ دیاری کراوە لەلایەن پزیشکەوە بۆ نمونە گەنج بۆی دیاری کراوە بێت چەند بخوا لە چەند میلیگرام زیاترە سە بۆ نمونە بۆ ئافرەتی دووجان بە هیچ شێوەیەک نابێت ڕۆژانە لە 200 میلیگرام زیاتر بخوات بۆ گەنج نابێت لە 300 میلیگرام زیاتر بخوات ئەمانە کە زیاتر خورانەوە کۆمەڵک سایدیفێک لەسەر جسم دروست دەکات بۆ نمونە سەرێشە بۆ نمونە دەستلەرزین و خاوبوونەوەی لەش بۆ نمونە دڵە ڕاوکێ و خێرایی لێدانی دڵزیاکات کۆمەڵک ئەوە چەند کوپەکە ئەو 300 میلی باست کرد بەڵێ خۆی بەکوب دیاری ناکرێت چکە وەکو عرضم کردی هەر دەنکە و بڕێکی تایبەت بە کافاینی خۆیتیایە بەڵام من باسی ئەوم کرد لە سەرەتایە تاکی فلەندی ڕۆژی 33 گرام قاوا خوات 33 گرامەکە ئەگەر ئێمە بینە سەر پۆلێنکردن ڕۆژی 4 کوپولی بۆ 5 کوپ قاواکات ئەگەر بە قاوەی ئەسپرێسۆش بیخوات لەبەر ئەوە ناتوانیت کەس بۆ کەسی ژەگۆڕێت ناتوانێت مشخصی کرد بە تایبەتی بۆ ئەو کەسە ئەبێەوە نەبخوات و ئەو نەبخوات ئەوە لە لای پزیشکی تایبەتە بەڵام وەکو ئەوەی کە بڵین زیانی هەبێت زیانێکی ئەو توی نییە زۆر باش پرسیار لەسەر قاوە زۆر زۆرن و کاتیشمان بۆی تۆزێک بۆ مێنێتەوە بزانم ئەمە قاوە چێ بەزم یەک پرسیار قاوە لە کوردستان ئەتوانین هەبێت تۆ بڵێ کە شۆی کوردستان بە کەڵکی بەرەونانی قاوا بێت ئەوێ بیست بێتان بەداخەوە قاوە لە ناوچەیەشی بەرزە ئەچێنرێت ئەم ناوچەیە کۆمەڵێک بەڵێ ئەم ناوچەیە کۆمەڵێک خاصیەتی بێ هەبێت بۆ نمونە دۆڵێک بێت سێبەردار بێت بارانی بە خوڕ و بەردەوانی لەسەر بێت ناوچەیەکی شێدار بێت ئەمەش زیاتر ئەکوێتە ئەو وڵاتانی کە باسم کرد کە لە هەبێ ڕووباری هەبێ بەلایانی کەمەوەی شەی هەبێ کە لە ئەمریکای لاتین و لە ئەفریقایە زیاتر ئەم کاراکرێت لەبەر ئەوەشەکە زۆرترین ڕێژەی بەرهەمهێنان لە وڵاتانێ و لەبەر ئەوەشەکە بۆ نمونە وڵاتێکی وەکو مەکسیک قاوەکەی تا حدێک ئەتوانین بڵین باشترە لە بازێک وڵاتیکە لەبەری کە ناوچەکەی جوگرافیاکەی لەبارە بۆ قاوە وڵی کاک میر لەبەر ئێمە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵ خواردنەوە گەرمەکانەوە بە تایبەتشکاچینە وەرزی زستانەوە جیاواز لەم قاوەدنکانە قاوەی خێرا هەیە ئێستا زۆر بەکارهێنرێ گەر باسێک لەوە بکەیت قاوەی خێرا ئەوەی کە پێی وترێت ئینستەنت کۆفی گیراوەیەکە چۆن بڵین پاڵێوراوێکە لەم قاوەی کە لە بەردەستمانە ئەمیش بۆ خێراترکردنی پرۆسەی قاوە خواردنەوە لە جیهانە لەبەرەوەی کە لە جیهانە وەکو معلومە لای جەنابیشتان ئەوروپی زۆر گرنگی بەکاتەیات و بەعزێکیشیان لە ماڵەوە توانای ئەوەی نیێدانیشێت بە جیهاز بێت بە فلتەر بێت هەیە زۆر باوە زۆریش ئەکرێت بەڵام قاوەی خێرا بۆ ئەو کەسانە دروست کراوە کە کافاینێکی دیاریکرا و توانن یعنی دیاریکەیت قاوە خێرا سوودیەوە هەیە تۆ توانی ئەو کافاینە دیاریکەیت کاچێتە لەشتەوە لەبەروی جیا کراوەتەوە کافاینی بەدەست خۆتە قاوەی خێرا جیالەوە کافاینی کەمترە بۆ نمونە گەر ئێمە لە 100 گرام دەنکی قاوەیە 40 گرام 40 میلیگرام کافاینمان دەستکەوێت لە 100 گرام قاوەی خێرایە 25 میلیگرام کافاینمان دەسەکەوێت یعنی ئەو جیاوازیە دروستەکات و قاوە معلوماتی زیاتر لەسەر بابەتەکە بەڵێ بۆ خێراترکردنی پرۆسەکەیە وەکو ئەوەی کە بتوانین لەگەڵ شتیکە تێکەڵیگەین قاوەی خێرا ئاسانتر تێکەڵەکرێت لەگەڵ ئاوی گەرم و شیرە لەبەرەوەی بتوانیت پرۆسەکە خێراتر زۆر باشە لە کورسایمە چا زۆر بەکارێنین بەڵێ ئەگەر بە گشتی بپرسین بەدەمەوە هاتنی هاوڵان نیشتیمانیانی کورد لەگەڵ قاوە ئاشنایان یان کاتەکانی خواردنی قاوە زۆرجار بەدڵی خاڵی بەیانیان خەڵقاوە خۆ ئەمە قاوەوا خوریان چکە ئەمە هێشتا جوڵی باش لە شارەزای کاتەکانی خواردنی قاوەژن لەسەرەوە کەمێک معلوماتمان بیت خۆی بیدایەت بینە سەر کاتی خواردنی قاوە کاتی خواردنی قاوە ئەو کاتەیە کە تۆ پێویستە بیخۆی یعنی بۆ نمونە من ناتوانم بیکەم بە ژەمێک بۆ نمونە من هەموو بەیانیەک بیخۆم هەموو عەسرێک بیخۆم قاوە کافاینە ئەو کاتێک پێویستە بیخۆی کە پێویستە و بۆ نمونە مێشکە داوایەکات بۆ نە جسمە داوایەکات هەست بە ماندوێتیەکەیت بەڵام ئەگەر بیتە سەر ئەوەی کە قاوە ئایا بەگەدەی بەتاڵ بخورێت باشە یا خراپە ناتوانین بڵین زیانی هەیە بەڵام
ئەو کەسانی کە نەخۆشی برینی گەدەیان هەیە یاخود گەدەیان حساسە برینی گەدەوەی کە پێوترێ قورحی مایدە ئەگەر بەسکی بەتاڵبی خۆن تا ڕادەیەک زیانێکی لاوەشی دروستەکات بۆ ماوەیەکی کاتی ڕەنگە ئەوەی کە پێوترێ هارتبۆرن بۆی دروستکات کە دڵەکزەی پێ ئەڵێن دڵەکزەیەکی بۆ دروستەکات ئەمەش هۆکارەکەی چییە؟ ئێمە لە قاوەیە ترشی کلۆرۆگینیکمان هەیە ئەم ترشی کلۆرۆگینیکە کار لەسەر ئەوەکات ترشی مەعیدە چڕتر ئەکاتەوە و زیاتر چالاشیەکات ئەو کەسانەشی کە نەخۆشی برینی گەدەیان هەیە ترشی مەعیدەیان بۆ نمونە ناڕەکە ئەم قاوەیە کە زیاتری بکات ئەو کاتە ئەبێتە ساید ئیفێکتێک لەسەر مەعیدەی ئەو کەسە و زیان بە گەدەیەگەێنێت زیانەکەش بۆ شێوەیە کە باسم کرد تووشی دڵەکزەیەکات یاخود تووشی ئازاری گەدەیەکات کەواتە قاوە خواردنەوە بۆ بە کولتور لای تاکی کورد یان جارەمەمانە حەزمان لە چاکەیە بەڵێ ئەتوانم بڵێم قاوە لە کوردستان سواز بەخۆیانی تاکی کورد نەکات لە ڕووی ئەوەی کە باسی قاوە بکەم سواز بەخوا زۆر بەرەو پێشونمان بە خۆمانەوە دیوە لە زۆر بوارە بەڵام وەکو قاوە بە تاکید فەرقێکی زۆری هەیە لەگەڵ ساڵانی پێشووە و تابێت لە کوردستان قاوەخانی زیاترمانە بێت وا وردە وردە لە کوردستانی ژەتوانین ئەم قاوەی کە لێرە هەیە لە دەرەوە ڕۆست ئەکرێت لە دەرەوە ئەبرژێنرێت و ئەنێردرێتە ئێرە بەڵام کار بکرایبووی کە لە کوردستان کارگەیشی گەورە بۆ گشتی بێت نەک بۆ نمونە دوکانێک بێت قاوە بۆ خۆی ببرژێنێت کارگەیشی گەورە قاوەی بێنایە لە دەرەوە ئێمەش براندێکی خۆمان هەبووە لە کوردستان ڕۆستینگێکی قاوەمان هەبووە لە کوردستان ئەو کاتە بەرەو پێشسوونێکی بەرچاوتری بەخۆیەوە بینی لە بەرەوەی کە تۆ ئەو کاتە لە ناو خەڵکا زیاتر بڵاوەکەیتەوە یان برژانەکە بە دەستی خۆتە ئەزمون زیاتر وەرەگی ڕەنگە تامەکەی تۆزێک خۆشتر بێ جیاوازتر بێ چکە ئەم قاوەی کە ئیبرژێنیت قاوە چ بە برژاوی چ بە نەبرژاوی بینی باش نییە لەگەڵ هەتاوە بینی باش نییە لەگەڵ بۆ نمونە پلەی گەرمیە تو ئەم قاوەیە کە لەو دەرەوە ئەبرژێنرێت بە هەر هۆکارێکی گواستنەوە بێت تایەتە ئێرە ئەم قاوێت نەوعەنما چۆن بڵیت کەمێک لە کوالیتیەکەیدا لە کوالیتیدا ئەبەزێت بەڵام ئەگەر لێرە بکرایە باشتر بوو ئەگەر لێرە ئێمە بۆ نمونە کارگەیەکمان هەوایە باڕۆستی بکردایە بۆ نمونە لە داهاتوە ئیشەڵا شتانەش ئەبێت بەڵام وەکەوەی کە ئێستا ئێمە ئاشنابین بە قاوە وەکو تاکی کورد سوپاس بخوا بەرەو پێشوونی باشی بەخۆی بینیم کاژ منیر بەئیجازەت ئەگەر باس لەوە بکەین ئێستا من کاچمە قاوەخانەیەک مینوەیەکم بێنن یەک دنیا جۆری قاوەی تێدا نووسراوە ئەگەر بێت و داوای قاوەیەکی شکەم یەکسەر پێمەڵەن کام جۆرەی تەوێ کاتە با بچینە سەر شێوازی ئامادەکردنەکەی ئایا شێوازی ئامادەکردنەکانی قاوە چۆنن بۆ منە قاوەی عەرەبیمان هەیە تورکیمان هەیە ئیسپرێسۆمان هەیە کۆمەڵێک قاوەی جۆرا و جۆرمان هەیە گەر باسێک لە ئامادەکردنەکانی بەڵێ وەکو بیدایەت باسم کرد کە ئەم قاوانە ناو ئەنرێن بە قاوەی تورکی بە قاوەی عەرەبی بە قاوەی ئیتالی شێوازی ئامادەکردنەکەی ئەو جیاوازیە دروست دەکات ئێستا بۆ نمونە کۆن لە ناو عەرەباوا بەوە بووە ساجێکیان هێناوە قاوەکەیان لەسەر ئاگر برژاندووە بە ئێستاشەوە ئەو کلتورە هەرماوە لە ناو عەرەبا لە ناو عەشایرەکانی عەرەبا بە ساجێ قاوەکە ئەبرژێنن دوایەوە قاوەکە ئەکوڵێنن ئەیپاڵێون و بەو شێوەیە خوانەوە بۆ نمونە تورک بە جەزوە قاوە دروست دەکات قاوەی تورکی تا حەدێک ئەتوانین بڵێن خەڵتەیەکی کەم دروستە بێت لە ژێر قاوەکەیە ئەویش هۆکارەکەی ئەوەیە کە ئەم قاوەیە ناپاڵێورێت بەڵام ئەوەی کە داهێنانێکی باشی کرد لە بواری قاوەیە ئەنجێلۆ مۆریۆندۆ بوو لە ساڵی 1884 لە ئیتالیا داهێنەرێک بوو کە ئەم ئیقتیراحی کرد کە بتوانن قاوە بە شێوازێکی باشتر و خێراتر ئامادە بکەن دیزاینێکی دانا تا لە ساڵی 1904 لەلایەن دیسپرۆ پاڤۆنی و لەلایەن بێزێراوە کە ئێسەش هەر براندیان هەیە بە ناوی خۆیانەوە پاڤۆنی و بێزێرا توانیان ئەم بیرۆکەی مۆریۆندۆ بکەن بە جیهازێک بۆیلەرێکی ستونی بوو دروستیان کرد توانیان بە خێرایی قاوەکە بە ئاوێنن قاوەیەشی ساف و بێخەڵتە دروست بکەن و قاوەیەکی کرێمی دروست بکەن و لە ساڵی 1904 لە ئیتالیا لە میلانۆ یەکەم نمایشی جیهازی قاوە کرا هەتا بەڕێیت لە ڕێی با بڵێن ئامێری پێشکەوتووە بەڵێ بە ئێستەوە ئێستا خۆشکرا ئامێرەکان هەن ئێستا ئەمەش هەر ئامێری
ئەوە نمونونەکەیەتی بەڵێ بەس یەکەم جیهازی قاوەی ئەسپرێسۆ کە لە ئیتالیا دروستکرا قەبارێکی گەورەی هەبوو تقریبان ئەتوانین بڵین وەکو سەماوەرێک گەورەتر کە دروستکرا بەڵام وردە وردە گۆڕانکاری بەسەرا هات تابوو بە ئۆتۆماتیک تابوو بە سێمی ئۆتۆماتیک بەرەو پێشچوونێکی باشی بەرەو خۆیەوە بینی لە ئێستاە بەرەو پێشچوونی دروستکردنی جیهاز لە جیهانە بە شێوەیەکە کە توانیویانە جیهازێکی پسکۆلی لەم جۆرە بۆ ماڵەوە دروست بکەن جیا لەوە ئێمە مۆکاپۆتمان هەیە جیا لەوە ئێمە مۆکاکرێممان هەیە ئێمە توانین بەم کەرەستە بچووکانە لە ماڵەوە قاوە ئامادە بکەین ئەگەر جیهازیشمان نەبێت بۆ نمونە ئێمە بە جەزواتوانین قاوەی تورکیا ئامادە بکەین بە دەلاتوانین قاوەی عەرەبی ئامادە بکەین بە مۆکاپۆتیش ئەتوانین قاوەیەکی ئێسپرێسۆی سادە لە ماڵەوە دروست بکەین ئێستا بەم جیازە قاوەیەکمان بۆ دروستکەی چۆنێکی بەڵێ ئەم جیازە جیهازێکی پسکۆلەیە دروستکراوە تایبەت بە ماڵان بۆ ماڵەوە بەڵێ ئەگەر بینە سەر شوێنەکان کە پیانەوترێت فرۆشگای قاوەیە قاوەخانەیە کافەیە جیهازی گەورەتریان هەیە ئەم جیهازە بۆیلەرەکەی گەورەترە بۆ نمونە ئەو جیهازی کە لە قاوەخانەکانە بەکارێنرێت کۆپرێسەری هەیە کۆمەڵێک شتی هەیە کە جیایەکاتەوە لەم جیازە بچووکە بەڵام وەکو ئەوەی کە بتوانیت قاوەی پێ دروستکەیت بە شێوازێکی باش و ئاسان لە ماڵەوە ئەم جیهازانە هەیە جیهازی کەپسولیش دروستکرا و هەر کەسە و حەسەب ڕەغبەتی خۆی لە ماڵەوە قاوە ئامادەکات ئێستا ئێمە ئەم هاندڵەمان هەیە قاوەی هاڕۆمان کردوتە ناو پۆرت فیلتەرەکەمانەوە ئەم جیهازەمان لەناوەوە ئاویشی کوڵاوی تایە ئەم قاوەی لەسەر پۆرت فیلتەرێکە پۆرت فیلتەرەکە ناڵێت وردی ئەم قاوەیە خەڵتی ئەم خەڵتەکەی بێتە ڕاست قاوەیەکی سافت ئەیاتێ قاوەیەکت ئەیاتێ کە هەم کافاینێکی باشی تایە هەم کرێمیە هەمیش بێخڵتێ هەر ئەم قاوەی با بڵێن هاڕاو چێتە مەرحەلەیەوە بەڵێ بێ لەوەش ئێمە کۆمەڵێک جۆری کەمان هەیە لە قاوەیە بۆ نمونە ئەمریکانۆ ئەویش مێژوویەکی جوانی هەیە کە سەربازە ئەمریکیەکان ئەو کاتی کە لە شەڕی جیهانی دووەمە لە ئیتالیا بوون قاوەی ئێسپرێسۆیان خواردووە پێیان خەز بووە پێیان ترش بووە پێیان وا بۆ زۆر تاڵە ئیتالیەکان هاتن وەکو ئاسانکاریەک ئاوی گەرمیان تێکەڵ بە قاوەکەیان کرد ئێستا وەکو ناونانێک ناو ئەمریکانۆ دوا بە دوای ئەوە کۆمەڵێک جۆریکی قاوە دروست بوون قاوە بە شیر لاتێ دروست بوو کاپوچینۆ دروست بوو تەنانەت ئەمریکانۆ بە شیریش بە دوای ئەوەیە دروست بوو کۆمەڵێک جۆری زۆر قاوە لە دنیای ئێستا دروست بوو ئەخورێتەوە هەمووشیان ئەتوانین بڵین بڕێکی باش کافاین هەچەند خەریکی با بڵێن مەشغوڵی ئەمەشبی لەگەڵ باسکردنی ئەمەشە ئەتوانین چۆنڵی جۆرێک لە ئامادەکردنی قاوە دابێنین چۆنڵی ئەمجارش با قاوەی کوردیمان هەبێواتە لە جۆری ئامادەکردنەکەی ئێمە بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵین قاوەی کوردیش بەردەستە لە وڵاتێکی لە وڵاتێکی وەکو تورکیا لە کوردستانی تورکیا ناتوانین بڵین کافاینێکی زۆری تەیە بەڵام جۆرێک لە قاوە دروستکراوە بە ناوی قاوەی قەزوانەوە ئەویش ئەتوانێت کافاینی تێکەڵ کرێت و وەکو هەر قاوەیشکە بخورێتەوە نەنەکاگونی بەدەر لە جۆری قاوەی قەزوان جۆری ئامادەکردنی کوردی واتە کوردانە قاوەیەک ئامادە بکەین بەداخەوە هەتا ئێستا نەگەیشتوینێتە شێوازێکی وا لەبەرەوەی ئەو شێوازە ئامادەکردنە قاوانی کە لە دنیای هەن شێوازێکی پوخت و کامڵن لەبەرەوەی تۆ کە قەرار بێت شتێکی تازە دروستکەیت ئەبێ شتێک دروستکەیت جیاوازیەک دروستکات هیچ نەبێ باشتر بێت بەڵام ئەوەی کە تا گەشتۆتە کوردستان باشترین شێوازەکانی قاوە دروستکراون و ئەمەش نمونەیە کە لە نمونی قاوەکە کە سەمە چەند بەم خێرایانێت یەکسەر ئامادە بوو پێشتراوەکە گەرمە خۆی پێشتر ئەم ببورن پێشتر خۆی ئێمە قاوەین بە تۆ میوانەکەیت پێشتر ئەم بۆی لەرە گەرمی ئەکات جیهازەکە گەرمەکە دوای ئەوە لە ڕێگەی ئەم هاندڵەوە کە قاوەکەکەیتە پۆرت فیلتەرەکەەوە قاوەیەکی ئێسپرێسۆی سافت ئەیاتێ زۆر زۆر ڕاستە ئەتوانین بڵین بێخەڵتەیە و کرێمیە کاک منیر ئەو شتانەی لەگەڵ قاوەیە تێکەڵ دەکرێت ئەویش هەر بەپی جۆرەکان دەگۆڕێ ئێستا کەسێک بینەرێک کە لە ماڵەوەیە ئێمە ئەبینێ حەزەکە بۆ نمونە قاوەیەکی بۆ منە تاڵ نەبێ خۆی کۆمەڵەشتی تێکەڵکە شیرینتر بەیان بە شێوازی جیاوازتر ئامادەی بکات چی ئەم بژگارێکیانە کە ئێمە چۆن نتوانین شتی تر تێکەڵ بە قاو بکەین بەڵێ بە شازێک کە تامێکی خۆش باتەوە خۆی
وەکو عرضم کردن ئەو کاتەی کە ئەمریکانۆ دروست بوو بەو هۆکارە دروست بوو کە ئەمریکانۆ ئەسپرێسۆیان پێ زۆر تاڵ بوو پێیان زۆر تامێکی خۆشی نەبوو لای ئەوان ئیزعاجێکردن هاتن بۆی کە کەمێک لەو تاڵی کەمکەنەوە قاوەی ئەمریکانۆیان دروست کرد بەڵام دوا بە دوای ئەوە کە تورکەکان پێشتر قاوەیان دروستە کرد شەکریان تێ کرد بە ئێستاشەوە لە ناو تورکا کللتورە شەکر لەگەڵ قاوەیە ئاخۆن ئەو جەزوەیی کە لە بەردەستیانایە ئاوەکەی تێکەن قاوەکەی تێکەن شەکری تێکەن و تێکشێنێکەنە سەر ئاگر جا لەوە ئێستا ئیتالیەکان وەکو شتێکی باو لە ناویانە کەوچک و شەکر لەگەڵ ئێسپرێسۆیە بەکارێنن یعنی ئێسپرێسۆ ئاساییە بەلایەنەوە شەکری تێەکەن و ئەیخۆن و ئەشخورێتەوە بەڵام وەکو تەبیعەتی قاوەکە خۆی بەتاڵی خۆشە بەڵام بۆ کەسێک کە بێوێت حەزی بوو تاڵێ نەبێت ئەتوانێت بۆ نە شەکر کاتە ناو جەزویشی قاوی تورکیە کە ئامادەیەکات یا شەکر کاتە ئێسپرێسۆیەکەوە یا ئەگەر شەکر ناخوات ئەتوانێت بێت ماکی تاڵەکەی بە شیر یا بە ئاوی گەرم کەم کاتە باست لەوە کرد دەتوانین قاوەی عەرەبی یان قاوەی تورکیا قاوەی تاڵی بە هەر کام با بڵین بە کەرەستەی جیاواز ئامادە بکەین جیاوازەکەی چی ینی ناکرێت بەم با بڵێن کەرەستەی لە بەردەم منایە هەرسێکی بکەین یان تامەکەی تێگەیە تۆزێک لەسەر ئەوەش ڕەنگە بینەران پێیان خۆشوێت لە ماڵەوەم کەرستانیان نەبێت بەڵێ جیاوازیەکە لە بینی ئەم شتانە چێکە لە بەردەستمایە ڕاستە هەریەکە و مۆرکی وڵاتێکی پێوێ ئەو جەزوێ مۆرکی وڵاتی تورکیای پێوێ ئەو دەلەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە عەرەبیەکان دایانهێنا ئەم مۆکاپۆتانە وەکو ئاسانکاریەکە کە تۆ ئەم جیهازت نەبوو لە ماڵەوە توانی بۆ دروستیکەیت شێوازی بەکارهێنانی مۆکاپۆتیش ئاوەکرێتە ناو مۆکاپۆتەکە و فلتەرێکی لەگەڵا قاواکەیتە ناو فلتەرەکەەوە قاوەکەی ئەم مۆکاپۆتە فەرقی لەگەڵ ئەو تورکیا ئەوەیە ئەم مۆکاپۆتە قاوەیەک تاتێ بێخڵتە قاوەیەک تاتێت کە وەکو قاوە تورکیەکە خڵتە دروست نەکات بەڵام قاوەی تورکی ناکرێت بکەیتەوە مۆکاپۆتۆ قاوەی مۆکاپۆتیش ناکرێت بیکەیتە تورکیە بۆ لەبەر ئەوەی جیاوازیەک هەیە لە ئاستی هاڕینی قاوەکانە بۆ نمونە قاوەی تورکی کە تۆ ئەی هاڕیت ئەو قاوە هاڕەوەی کە ئێستا پیشانمای قاوەی تورکی ئەبێ ورد بەهاردرێت لەبەرەوەی بتوانێت لەو دەلەیە کارلێکی بکات و کرێمێکە بۆ دروستکات قاوێکی تا ڕادێک باش دروست بکەیت بەڵام ئەگەر بێت و ئەم قاوە تورکیە بەو نیزبە هاڕینە کەمەوە کە وردە پاودەرێکە بیکەیتە ناو مۆکاپۆتەوە یا بیکەیتە ناو جیهازێکی ئەسپرێسۆ یا بیکەیتە ناو مۆکا کرێمێکەوە ڕەنگە نەتوانێت قاوەیەکی باش با بەدەستەوە لە فلتەرەکە تێپەڕیژ لە فلتەرەکە ڕەنگە تێپەڕیژ نەبێت چونکە بە تایبەتی مۆکاپۆت ئەم بەتوانێت ئەو غاز و ئاگرە سەرەکەوێت ڕەنگە بە جیهازەکە بتوانانی دروستیکەی بەڵام هەر شتە و قاوەی خۆی بۆ دیاری کراوە ئەو دەنکی کە لە بەردەستمانە ئەتوانم بۆ تورکیشی بەهار مەتوانم بۆ مۆکاپۆتیشی بەهار مەتوانم بۆ دەلی عەرەبیشی بەهار جیاوازیەکان ئەوانە دروستی ئەەکەن بە هەمان شێوە ناتوانانی قاوەیەکی هاڕاوی مۆکاپۆت بکەیتە ناو دەلەیەکی جەزوەیەکی تورکیەوە دروستیکەیت لەبەرەوەی خەڵتەیەکی زۆر زیاتر دروست ئەکات کاک منیر با ئەمە بکەم بە کۆتا پرسیارم ئێستا لەگەڵ وەرزەکانی شاخەری کە شتەکانە گونجێنین بنە قاوەی سارد لە هاوینە زۆرە خوڕێتەوە ئەمە چی جیاوازێکی لە قاوانی کە ئاوا بە گەرمی ئامادە دەکرێت ئەمە بەستە جیاوازی قاوەیە لە هاوینە و لە زستانە بەڵێ ئەوەی کە ئێستا قاوەی سارد ئامادە دەکرێت بەڵێ ئێمە کۆمەڵێک قاوەی ساردمان هەیە کە ئەتوانین لە وەرزی هاوینە بیخۆین بۆ نمونە ئەو لاتەیە کە خەڵک بە شیرە و ئەیخوات ئەتوانێت سەهۆڵی تێکات گەرمی نەکات شیرەکەی بۆ گەرم نەکات سەهۆڵی تێکات لەگەڵ شیری سارد و ئەو ئەسپرێسۆیە ئەبێ بە ئایزلاتێ هەمان تامتەیاتێ بە ساردی ئەتوانین بۆ نمونە تۆ دوو شۆت ئەسپرێسۆ توانی بکەیتە ناو دەفرێکە و بیشێوێنی تو بیکەیتە ناو سەهۆڵ و پێوترێ فرێد و ئەسپرێسۆ ئەتوانیت بۆ نمونە هەمان سوودیە بێت هەمان ئەتوانین بڵین سوودی ئەبێت بەڵام بەپێی تێپەڕبوونی کات ئەم قاوەیەک چۆن بڵێن ڕوونبوونەوەیکی تایە وەکو ئەو قاوە پوختەنیە کە بە گەرمی ئەگاتە دەسێ نەوعەن ما ڕوونبوونەوەی شتیا و لەگەڵی شاتێکەڵکردن لەگەڵ شیر و لەگەڵ ئاو کە تۆ توانی ئەمریکانۆ بە ئاوی سارد و ئەسپرێسۆ و سەهۆڵ دروستکەی ئەمانە جیاوازیەک دروست ئەکەن و لە کوردستانیش ئەتوانم بڵێم جۆرەها قاوەی سارد پێشکەش ئەکرێت و تا ڕادێک لە چۆن بڵێ مستەوایشی باشە لە کوردستان
زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوەش. ڕێز کاک منیر مختار شارەزای جۆرەکانی قاوە سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوەش. هیوادارم دەست خۆش بەلای بێ، ستودیان خۆیان بینی بگێن. بێ و قاوەکی خۆش بخۆنەوە